حسين خضر. نعم تمام. زور سواس مامۆستا. دوسرد نشيد الإسلام لإخواننا إن شاء الله. قصيدة مولاي صلي. بەبۆنەی تەواوبوونی خولێکی زانستی لە ماوەی ساڵێک و 2 مانگدا بە ناوی خولی مامۆستا ئەبوو بەکری بۆسکێنی بۆ زانستە شەرعیەکان سوپاس بۆ خوای پەروەردگار کە ئەو مامۆستا بەڕێزانە بەردەوام بوون لە وەرگرتنی ئەو زانستە شەرعیە لە سەردەستی ئەو 4 مامۆستا بەڕێزە. بە ناوی خوای بەخشەندەی میهرەبان سوپاس بۆ خوای گەورە کە دوای ساڵێک و 2 مانگ لە خولێکی بەردەوامی شەرعی بە ناوی خولی مامۆستا ئەبوو بەکری بۆسکێنی کە ئەلحەمدوللا تێیدا 68 لە مامۆستایان بەردەوام بوون تێیدا ئەوڕۆکە بە ئاهەنگێک بڕوانامەیان پێبەخشرا بە ئومێدی ئەوەی کە بۆ داهاتوو بتوانن ڕێگە و شوێنی مامۆستایانی پێشینمان لە مزگەوت و حوجرەکان ون نەبێ و بزر نەبێ و بەردەوامی بدەین بە ڕێگە و شوێنیان و ئامانجی ئێمەش بێژگە لە گەیاندنی زانستی شەرعی وەرگرتنی زانستی شەرعی لە سەردەستی ئەو مامۆستا بەڕێزانە ون نەکردنی ڕێگە و شوێنی مامۆستایانی پێشینمانە کە چوونە ڕەحمەتی خوای گەورە. ئێمە مەبەستمانە کە ڕێگە و شوێنیان ناویان ون نەبێ و بەردەوام بێ. ئێمەش بەو ڕێگەدا دەڕۆین ئومێدن وایە کە لەو ڕۆدا بە دڵخۆشیێکی زۆرەوە بتوانین بەردەوام بین لە داهاتوشدا لە خولی دیکانەدا بە مەبەستی گەیاندنی زانستی شەرعی و بەردەوامیدان بە ڕێگە و شوێنی مامۆستایانی پێشینمان. کاک عەبدوڕەحمان سلێمان داوا لێ دەکەین جەنابیان بێت یارمەتیەکی هەیە بەڕێزیان بفەرمێت. کاک عەبدوڕەحمان بەناوی خوای گەورە دیارە ئێمە ئەوڕۆ لە کۆتا ڕۆژی ئاهەنگی کۆتایی هێنانی خولی مامۆستا مەلا بەکری بۆسکێنین کە بۆ زانستە شەرعیەکان کە خولێکە ماوەی ساڵێک و زیاتر لە ساڵێکی خایاندووە چەند بابەتێکی بە پێز و گرنگی تێدا گوتراونەوە کە هەموو بابەتی هەڵبژاردە بوون و بەشداربووانێکی کۆمەڵێک نخبەیەک لە مامۆستایانی ئاینی و کەسانە کە دەرچوون کۆلیژی شەریعەن و یاخود لەو ئاسەدانە لەلایەن کۆمەڵێک مامۆستای باشەوە ئەو بابەتانە گوترانەوە هەم بابەتی گرنگ بوون پێویست بوون و لە ماوەیەکی دوور و درێژدا مافی خۆیان پێدرا و هەموو ئەو مەنهەجانە تەواو کران کە بڕیار بوو تیاندا بخوێنێ بۆ ئومێدەی کە جێگای سوود بوون بۆ هەموو لایەکی و خولی دیکەی باشتر و بەپێستری بە دووادابێن و بەردەوام بین ئینشاءڵڵا. عبدالله محمد أحمد. قادر حمد رسول. بێگومان ئەو دەورانە دەور و کاریگەری خۆیان هەیە بۆ قوتابیانی علومی زانستە شەرعیەکان کە ئینسان بەڕاستی پێی ئەبدەی دەبێتەوە. ڕاستێمە هەندێک لەو مامۆستا بەڕێزانەی کە بەشدار بوون لەو خولە دیارە
ئەو خوێن و علومە شەرعیان خوێندەوە بەڵام کاتێک کە ئینسان دووبارە لە دەورەیەکی وا بەشدار دەبێت کە دەورەیەکی علومی شەریع هەم لە ڕووی بەڕاستی ئەبدەیتەوە ئینسان ئەبدەیت دەبێتەوە لە ڕووی فکرەوە ئینسان ئەبدەیت دەبێتەوە بۆ ئێمە لێرەوە زۆر سوپاسی مامۆستا بەڕێزەکان دەکەین کە ئەو دەورەیە کە 6 مانگی خەیان بەردەوام مامۆستاکان لەگەڵمان بوون مامۆستای وامان هەبوو لە سلەیمانی ڕەدەهات ینی ئەو ڕێگا دووری دەبڕی بۆی بەڕاستی دەرسمان پێ بڵێ ئێمە سوپاسیان دەکەین سوپاس بێ پایانی ئەو مامۆستایانە بێگومان ئەو دەورانە زۆر ئیسفادەیانەیە سوودیان هەیە و دووبارە و چەند بارە ینی ئەگە و دەورانە بێ ئێمە بەشداری دەکەینەوە چونکە دەزانین سوود و کەڵکێکی زۆرمان لێ وەرگرتووە و ئەو مامۆستا بەڕێزانە کە بەشدار بوون هەم لە ڕووی محیبەت و خۆشەویستیەوە و دڵسۆزیەوە بەڕاستی لەگەڵمان مادوو بوون بۆیە سوودێکی زۆرمان لەو دەورە بینیوە. لە ڕاستیدا قسەی من لە خزمەت ئێوەدا وەکو ئەوە وایە کە بۆ کابرایەکی عەرەبی بەسراوی باسی خورما بکەین. ئێوە هەمووتان خاوەن زانیاری و پێگەی تایبەتن لە ڕووی ئاینیەوە و دەوری ئێمەش لە خزمەت ئێوەدا تەنها قوتابی بوونە. بۆیە شەنازی دەکەین ئەمڕۆ کە لەگەڵ ئێوەداین و مەڵبەندەکەشمان مەڵبەندی کۆمەڵی دادگەری مەڵبەندێکە کە لە خزمەت ئێوەدایە بە شانازیەوە بە بەرپرس بە کارمەندەکانی بۆ خزمەتگوزاری و ئاینپەروەری و درێژە بەوە دەدەین کە ئەو مەڵبەندەمان بەکاربێنین بۆ تێگەیاندن و پێگەیاندن و پەروەردەکردنی سەرجەم چین و توێژەکان. Kamerayla mı ne? Ben yolum